کەیهان کەڵهوڕ پەنجاڵتوونیەکەی کورد. ڕەنگە کاتی بێت کورد چیتر پاڵەوانەکانی لە سیاسەکان هەڵنەبژێرێت و لە دەنگ و پەنجەی هونەرمەندەکانی بڕوانێت کە بەبێ بەرژەوەندی کوردیان وەک ئاواز گەیاندووەتە تا ئەو پەڕی. ئەو پەنجانەی ساڵانێکە بۆ کورد ئاواز دەچڕن کاتێتی ئاوەڕیان لێ بدرێتەوە. خۆ ئەگەر ئێمە باوەشیان پێدا نەکەین دەیان میلەتی تر هەیە دەیانگرێتە خۆی. کەیهان کەڵهوڕ وەک نمونە تر بۆ درێژەدان با خوێندن ڕوودەکاتە کەنەدا و بەشی ئاوازدانان لە زانکۆی کارلتونی لە ئۆتاوا تەواو دەکات. کەیهان لە تاران لەگەڵ گروپی میوزیکی شەیدا با سەرپەرشتی محەممەد ڕەزا لوتفی کۆمەڵێک ئەلبومی میوزیکی با سەرکەوتووی و بەدەنگی ئەستێرەی فارس محەممەد ڕەزا شەجەریان بڵاو کردەوە. بەهۆی جەنگی عێراقێران لە ساڵی 1970 کە 8 ساڵ بەردەوام بوو لەو ماوەدا باهۆی بەرکەوتنی بۆمب با ماڵەکەیاندا ئەندامانی خێزانەکەی لە ناو دەچن. کەیهان کەڵهوڕ وەک کوردێک لەگەڵ هونەرمەندان لە دەوڵەتانی ئەمریکا، هۆڵەندا، ئیتالیا، چین، تورکیا، هیندستان و زۆر وڵاتی تر کۆنسێرتی هونەری سازداوە. بەشێک لە بەرهەم و چالاکیەکانی لە وڵاتی هیندستان لەگەڵ شوجاعەت حسێن خان، لە وڵاتی چین لەگەڵ یویوما ژائۆ ژیپینگ، لە نیویۆرک ئۆرکێسترای فیلارمۆنیک، لە کۆماری ئازەربایجان لەگەڵ عالیم قاسمۆف، لە ئەمریکا لەگەڵ برۆکلین رایدەر، لامبراندت تریو تیپی مۆسیقای هۆڵەندی، لە باکووری کوردستان لەگەڵ ئەردار ئەرزنجان، لەگەڵ هەرگێک لە هونەرمەندان شەجەریان و شەهرامی نازری و دەیان هونەرمەندی تر چالاکی هونەری و میوزیکی ساز کردووە. مرحوم داڵگم و مرحوم باگم فرد و موسیقی علاقه داشتم و مشابق منیش برای گوران بی که اویش دنگی خوش بی کمی ونیاد و سازیاد و خانواده در درجه اول من گشت آنگل گورانی لکردی که زنم لدالگم یاد کردیم. کەیهان باوەڕی وایە کەسی میوزیکسیان و شارەزای میوزیک پێویستە شارەزایی نەک تەنها لە میوزیک بەڵکو دەبێت بە ئاگا بێت لە ئەدەب و زانستە جەبریەکانی هاوشێوەی ماتماتیک بەشێک لەو خەڵاتانەی بەدەستی هێناوە. ساڵی 2017 خەڵاتی گرامی وەرگرت، خەڵاتی وۆمێکسی پێبەخشرا. ئەو دامەزراوەیە لە ساڵی 1999 بنیات نراوە. لە بەشی هونەری ساڵ خەڵاتی گلۆبال فەستی لە نیویۆرک پێبەخشرا. کەیهان کەڵهوڕ بە هونەرمەندی ساڵی 2020 هەڵبژێردرا. کەیهان بڕوای وایە کە میوزیک دەتوانێت ببێتە فاکتەرێک بۆ گەیاندنی ئازار. بۆ یادی هەڵەبجە ئاوازێکی تایبەت دەچڕێت و داوا دەکات لەو یادانەدا با میوزیک ببێتە کلتورێک چونکە دەتوانرێت بەدیلی فرمێسک میوزیک بێت و ئازار بکرێتە ئاواز. متاسفانە وەنەو سایر مناطق ایران یک نوع موسیقی کردی شناخته بێ
مثلا هوره سیاه چمانه موسیقی تموره او مقامل تموره و سازل ایمه سازل موسیقی کردی او جور که باید شناخته نینه و کار و بانیان انجام نگردیه. یک نوع موسیقی خاص و نوع موسیقی کردی معرفی بیاد که مثلا تاران فکر کنم موسیقی کردی در رقصه. کەیهان بەردەوام هەڵوێستی لەسەر ڕووداوەکان هەبووە کە بەسەر کووردا هاتووە. لە دوایەمین هەڵوێستیدا گەورەترین کۆنسێرتی لە ئەستەنبول هەڵوەشاندەوە بە هۆکاری پەلامار و هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. از همتون تشکر میکنم برای اینکه امشب اینجا اومدید. خواستم یک چیزی رو اعلام کنم قبل از اینکه آخرین قطعه رو بنوازم. این روزهای سختی برای ما مردم کرد هست در این روزهای اخیر. خشونت و جنگی که علیه ما راه افتاده در شمال سوریه و مردم بزرگ کرد دارن رنج میکشن زیر سرکوب و ستم و البته این کشته های بیشتری خواهد داشت، آوارگان بیشتری خواهد داشت و مشکل پناهندگان بیشتری خواهد داشت. شما بگید که چی بیشتری خواهد داشت و مشکلات بیشماری که اون منطقه از جهان باهاش روبروه. اما ما می‌دونیم که بعضی سیاستمداران این چیزها رو نمی‌فهمند. قرار بود توی استانبول هم کنسرتی داشته باشم که اون رو لغو کردم. به عنوان نشانه احترامی به برادران و خواهران کردم و به عنوان آخرین قطعه به زبان کردی اعلام میکنم. این قطعه رو میخونم برای بچه های کرد که حالا در این جنگ هستن و امیدوارم روزی در دنیای زندگی بکنیم که در اون خبری از جنگ نباشه و همه بدونیم، مطمئن باشیم که همه بچه ها در بستری آروم میخوابن. من نمیتونم حرف بزنم، واقعا کلام دیگه ای ندارم که بگم. و این قطعه آخر رو تقدیم میکنم به کودکان کرد.